تۆ لێرە چاوەڕێکە. جانبیری کردووی دەمێک کە تۆی نەبینیوە. لەگەڵ کەنعان باسی ئۆتێلەکەمان کرد. درەنگ داهات و شەو لێرە مامەوە. لە ژوورە چاوەڕێی تۆ دەکا. وەرە چەنگیز، استراتێژەکە دەگۆڕین. پێویستە یەکسەر پیلانێکی تر دانین. ئێستا ئەمە چییە ها؟ خێرە؟ ئاگر بەس ڕادەگەینین ها؟ دەستەمن یەکتری دەکەن، یەکتری ماچ دەکەین و ئاش دەبینەوە ها؟ ئارام بۆ ئارام، کەس ئاش نەبۆتەوە. کاتێ مەرجەکان دەگۆڕێن پیلانەکانیش دەگۆڕێن. گەرجێ بگری ئەوەی پێویستە بگۆڕێ ئێمەین. جەنابی کایە. ئەزەل، عەلی، من، ئەیشان. لەو کاتەوە ئێمە هاتوونێتی ناو بازنەکەەوە تۆ خافڵ بوویت. گەر من لە دەرەوە سەی ئەو یاریە بکەم وەکو کۆم بوومایە هەموو پارەکانم لای تۆ دەنوەن، بەڵام ئێستا نا هەرگیز. بە ئاگا وەرنەوە بەڕێزان، وەرنەوە سەر خۆتان ون دەبین. پێشنیارت چییە؟ پێش ئێمە چی دەکرد با دووبارە ئەو بکەینەوە. یاسەکانی یاریە سادەکە ئامانجی بردنەوەمە پێ ناگۆڕدرێ. پێش ئێمە لەکوێ وەستای؟ کاک جەنگیز، لە ئازادەوە. لە ئازادەوە وەستام. زۆر باشە. لێگەڕە بالۆ شوێنەیە ما بوویتەوە من بەردەوام بم. ڕێکەوتنم کرد، کەس ناکوژین. کێشە نییە، من هەر بۆ خۆم نازانم خۆیم ڕژم. یانی نایکوژین، ژیانی تاڵ دەکەین. بیدە من. لە نێوچەوانی من دەریان کردی؟ دەریان نەکردم، منیان گواستەوە بۆ کارس. لێ بە ئارامی کار دەکەم. چێ ڕەشە لێ کردی؟ کەنعان؟ ناتوانم زیاتر قسە بکەم. یەک دەقا. قابلە چی دەزانی؟ من پۆلیسم ئەزەل. کاتێ فایلەکان مامادە دەکرد لێ کۆڵینەوەم کرد. قابل لە منەوە سەر چاوانم دەست نەکەوێت کە تۆ دەست نەکەوتون؟ چۆن سەر چاوەیەک؟ ئەنجین، چۆن سەر چاوەیەک؟ تۆش بێتاوان نی. بۆچی یارمەتی تۆ بدەم؟ بۆچی ژن و منداڵەکانم خەمە مەترسیەوە؟ سپاس کاگەنجین، سەفەری خێر. بە دوای پێوێکی هەڵەوەی بەس کەنعان نییە. ئەو پیاوە ڕامیز قەرشکی سەلمەیش نەگۆرانی بێژەکە، هەروەها کەنعان. ئەم سێ کەسە نهێنیەکی هاوبەشیان هەیە. ئەم نهێنێ بدۆزەوە دەگەیتە ئەنجام.
دەی جارێک تۆ چی دەڵێ؟ ئەیشان حەقێتی بەڵام دەبێ ئێمەش لەوێ بین. ئێمەش لەوێ دەبین. 1 ساعت؟ نابێ جان مەخەرەوە ناوە کارە. نابێ ئازار، نابێ بە ئارەزووی تۆ بێ، نابێ. بۆ تۆ دەڵێ چی؟ دەڵێ یەکەم بینین با ئێستا بێ. ئێ باشە دەی چی تری ناوێ؟ دەڵێ هەرکە جانم بینی یەکسەر پێی دەڵم کێ باوکێتی. هەر نابە شوێنەکەمان پێ بڵێ. باشە دێین بینەکوێ؟ پارچی فیندکلی جارش لیزبان قەزوانەکەیتەوە. لە بیری مەکە ئازال لەبەرەوەی ڕێگەی ترمان نەدۆزیوەتەوە بۆیە دێین. بۆ کوێ دەچین گەورە؟ ئێمە دەچین داخوازی ئەزەر جێبەجێ دەکەین. تۆ لەگەڵ ئەمە نایت. نێوانتان چۆن بوو لەگەڵ ئازاد؟ هاوڕێ بوون؟ ئازاد چی لێ هاتووە؟ جەنگیز ئازاد بدۆزەرەوە سەرێکی لێ بدە. بۆچی؟ بۆچی؟ لەبەرەوەی من دەمەوێ. یعنی بۆ بچمە لای چی بکەم؟ دەمان چی یەکشم دەدەستی بۆەوەی کە چوومە لای یەکسەر بیکوژم تەنها ئەوە ماوە. وەڵا بیرۆکەی خراپ نییە ها. قسەی لەگەڵ کەشتێکی لێ دەربینە سوودی کارەکەمی هەبێ. نابێ نەخێر نابێت. دواتر من لەوێ دەرچوومە جارێکی تر بچمەوە لایەن خراپم بەسەر دێنن هەرگیز نابێ. بیری تۆفیق ناکەی؟ ها؟ ناتەوێ بزانی حاڵی چۆنە؟ ئەمەش لە ئازادەوە دەزانیت. تۆ پیاوێکی زۆر شەیتانی. سپاست دەکەم. ئازاد چیت دەوێ شەرمین؟ وەستە دای مەخە 2 دقە گوێم لێ بگرە. چیت دەوێ؟ تۆفیق دەست پێ مەکەوە تۆفیق شەرمین. تۆ خۆتەوە پیاوە دڵخان دەی دەخەم. شتومەکی تۆفیق لای منە بۆی دەگەڕێنمەوە. نامەوێت لای من بمێنێتەوە. دەتوانم بیدەمە تۆ؟ تکایە ئازاد 2 دقە لە فیتەرخانەکەی عەلیمە دای دەنێ و دەڕۆی. ئازاد لێرەمە وەرە. تەتاو ئەو دیاریە جوانە بە بۆنەی مناڵەکەت. پیرۆزبایت لێ دەکەم. باشە من دەبمە چی ئەو؟ ئێ هەر نامافی ئەوەم هەیە بڵێم پووری ئەوم. تازە بوومە کەسێک پێی دەڵێم خوارزە. بیڵێ بزانم. بۆ خۆم گومانم دەکرد. ئەم بەیانیە فەحسم کرد. دەرس و جوجیانم. جارێک تر کردمەوە جوجیانم دیسان کردم. یانی منداڵمان دەبێ. هێشتا بە عەلیت نەوتوانە؟ چونکە بەڕای من یەکەم جار بچێ لای دکتۆر. دڵنیامان بکاتەوە ئەنجا پێی دەڵێین. مەوعیدیشم وەرگرتووە. ئێ وەڵام منیش دێم لەگەڵت. وابزان پێویست بۆش ناکام وەڵە وەرگرم. خۆ دەزانی گەورەکەمان کەمێک گرنگی بە من دەدا. بۆ من باشە. چونکە ناتوانم بەتەنیا بیکەم. ناتوانێت چی بەتەنیا بکەی؟ ئەم منداڵە ناهێنمە دنیا بادە. نابێ ببێ.